لە ساڵی 1970 چمەتە بەشی پەرستاریەوە هەتا ئەم ساڵات تا 2022 ئیتر لە 2020 تەقاعود بووم ئێستا. ئیتر لە بەشی مامانی ئیشم کردووە، لە بەشەکانی کە ئیشم کردووە لە جەراحە، لە سوتاوی، لەو شوێنانە لە هەموو ئیشم کردووە، لە شارەکانە، لە سلێمانی، لە شانەدەری، لە سەی سادە، لەو بەشانە، لە ئێران تقریبەن 10 ساڵ لە ئێران لە خەستەخانەی مەریوان کارم کردووە. تا ئێستا زۆر وەڵام لە ژمارە نایە، نازانم ژمارەیان زۆر یعنی لە بڵێم لە 2-3 زیاد تێپەڕیت. لە چەند ساڵە من مامانیەکەم لە ڕۆژانی خەفارەت تا جاری وا بۆ 7 و 10 و 15 و ئاوا بەو شێوەیە شەوانەکە ڕۆژێ خەفەر بووبین مناڵ لەدایک بووە. وەڵای نەخۆش هەیە کە مرد بێت و بیرە نەچێتەوە، حادیسەی ناخۆشی بەسەر هات بێ. یەک حاڵەت هەبوو تووشی گەشکە بوو، دوایی بردیان بۆ سلێمانی، دوایی وابزانم لەوێ نازانم ئەمری خوای کردوتی. اینجا حاڵەتێکیش هەبوو بەس لە حاڵەتی لە خەفارەتی منانە بوو، خەفارەتێکی کە من هاتم بەسەرە ئەوە بوو دوورینەوەشت بۆی کرابوو، بەڵام ئیتر تووشی حادیسە بوو، خوێنبەر بوو، نووشت بوو، ئەمری خوای کرد. حاڵەتێک هاتن بە شوێن ما بۆ ماڵەوە زۆر خەتەر بوو، خەتەریاتەکەی یعنی زۆر بوو. منیش لە ماڵەوە نەمتوانی چکە بێدوشتی لێ نییە لە ماڵەوە، هاتم دەرگای خەستەخانەکەم شکان، پاڵم نا بە دەرگای خەستەخانەکە و خەستەخانەکە دەرگاکەم کردەوە، نەخۆشەکەم بردە سەر بێدەکان. لەسەر بێدەکان ئەو دایکی نەخۆشەکە خۆم بە تەنیا بووم، دایکی نەخۆشەکە هاتووە لەگەڵما لەسەر قەرێوەڵەکە ئەو یارمەتیاوم. زۆر ناڕەحەت بووم، یعنی قەت لە بیرم ناچێتەوە ئەو نەخۆشە. بەو حاڵەی ڕزگارم کردو، یعنی لە مردن ڕزگارم کرد، بەو شێوەیە ڕزگاری بوو نەخۆشەکە، یعنی بە تەمای نەمام خۆشم. بەزی تر حاڵەتەکە وا بوو چار دەبوو کە ئیشەکەی بۆ نەکەیت، نە ئەمتوانی بینێرم بۆ شوێنە، نە ئەمتوانی نە عەمەلیات دەبوو، نە دکتۆرە بوو، کەس نەبوو، بەس خۆم بە تەنیا بووم. ئەویش لەبەرەوە لە ماڵەوە بێد نەبوو، نەمەتوانی لەسەر بێد نەبێ ولادەکە بکەم. هێنام لە خەستەخانەکە، دەرگای خەستەخانەکەم پاڵ پێوەنا، لە خەستەخانەکە لەسەر بێدەکان ولادەکەم بۆ کرد. ولادەیەکی سروشتی زۆر باشترێکە لە نەشتەرگەری، یعنی ولادەیەکی سروشتی تۆ هەڵەسیتەوە، دوایی هیچ مشکلەیەکی نابێ، دوای 24 سەعات تۆ ئەو مناڵەیە بێ و ئەتیادی هەڵەسیتەوە. بەڵام لە حاڵەتی نەشتەرگەریە شت زۆر ڕوئەیە، حاڵەتی نەشتەرگەری خوێنبەر بوونە، دوور بێ بەنجبەر نەیانە، حاڵەتی زۆر ئەو حاڵەتانە. بەڵام حاڵەتی تەبیعی من داواکەم لەو خوشک و بەڕێزانەی کە حامیلەن و چنە پرۆسەی زەواجەوە، یعنی داوای نەشتەرگەری نەکەن بە خواستی خۆیان، هەتا دکتۆر بۆیان نەڵێن، یعنی با دکتۆر هینی بۆ بکە، ئیشارەتی بۆ بکە، ئەنجا داوای خۆیان داوای نەشتەرگەری نەکەن.